من أبو بكر حسن بانشاری کارمەندی هاتوچۆم خاوەنی بڕۆنامەی ماستەرم لە یاسا بەدەل لە کاری پیشەیی و وەزیفی و ئەکادیمیم وەکو حەزێک خاوەنی پرۆژەیەکم بە ناوی پرۆژەی ماڵی میر بۆ دروستکردنی سرکەی سروشتی ئۆرگانی زایدن بەرهەمی خۆماڵی و لە ناو سرکەکانە بە تایبەتی سرکەی سێوی سەوز دروستەکەین لەبەری سرکەی سێوی سەوز بەهای خۆراکی بە پێی توێژینەوە پزیشکەکان لە هەموو سرکەکانی تر زیاترە. ئەگەر باسێک لە سرکەی سێو بکەین، سرکەی سێو هەر لە دێر زەمانەوە مرۆڤایەتی سرکەی سێوی بەکارهێناوە دروستی کردووە. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ ماڵ چۆڵ نابێت ئەگەر خەلی تیا بێت، بۆیە سرکەی سێو زۆر زەروری لە هەموو ماڵەکە هەبێت لەبەری بەهای خۆراکی زۆر بەرزە. سرکەی سێو زۆر زەرورە لەبەری هەمووکو خۆراک بەکارێت، هەمووکو عیلاج بەکارێت. لەناو ئەگەر باسێکی سرکە بکەین، هەموو جۆرە میوەکان ئەتوانێت سرکەی لێ دروست بکەین، بەڵام باشترین جۆری سرکە سرکەی سێوی سەوزە. ئەم پرۆژەمان لە 3 ساڵ کردووە، ماوەی تقریباً چەندین ساڵە خەریکی ئەم پرۆژەین، چەند ساڵێک ئەم پرۆژەیەمان دروست کردووە. سرکەی سێو دروستەکەین، لەخوا بەزابێ فیدباکی زۆر باشی هەیە وەمە ڕێنمایی هەموو کەسێکم کە بتوانێت لە ماڵە بۆ خۆی دروستی بکات. ئەگەر مەجال و باریشی نەبێت ئەتوانێت خۆی لە کەسی سیقە پێکرا و سرکەی سێو بخڕێ و بەکاری بهێنن. زۆرە لەبەرەوەی سرکەی سێو بۆ عیلاج دروستی بکەی کاتێکی زۆر ئێوە زەحمەتێکی زۆر ئەوێت. یعنی من بۆ دروستکردنی یەک شوشە سرکە جاری وا باوەڕکە 9 مانگم پێچوان، بە 9 مانگ اینجا ئەم سرکەم کردێتە ئەم شوشە، ئەمە بۆ عیلاجە. بەڵام تێوەکو عەرزم کردی ئەگەر بۆ بواری کە بەکاری بێنین، بۆ باری پیشەسازیە، بۆ باری پشت و کاڵەوانە، بە 50 شەو بە 60 شەو سرکەکە ئەتوانی بەکاری بێنی. چۆ زۆر تەنها پێویستی بە PH-ەکە هەیە، بەڵام ئەمە تەنها پێویستی بە PH نییە، پێویستە هەموو مادە ئۆرگانیکەکانی تیا بێت. بۆیە کاتێکی زۆری ئەوێت بۆ ئەوەی بۆ عیلاج بەکاری بێنین. بۆ ناساندنەوەی سرکەی سێو، بەڕاستی سرکەی سێو لە بازاڕەکانە زۆر هەیە، هەڵبەتە لەوانەیە بە نەزانی دروستی بکەن، لەوانەیە بەبەستیان ئەوە نەبێت. زۆر کەس دروستیەکە ڕەنگە زۆر شارەزانە بێت. سرکەی سێوی سەوز ڕەنگێکی جوانی کاڵی هەیە. کاتێک کە سرکەی سێو بکڕی، بۆنی سرکەکە بۆنێکی خۆشە، بۆنی سێوەکە ئەدات و زائیدەن زۆر جار کە لە مارکێتەکانە دایەنی مەڵتەیەکی هەیە لێرە نیشتووە، ئەمە بە تەواوەتی دیارە ڕوون ئەبێتەوە. بەڵام کاتێک کە تێکی ئەدەین، سرکەکە تێک ئەدەین، ئەبێ زۆر زەرورە سرکە کەف بکات. ئەگەر سرکە کەفی کرد ئەوە ئەسڵیە، و ئەگەر لە کاتی ڕاوەشتانە چووە باری ئاسایی خۆی بەم شێوازە ڕەنگەکەی خۆی وەرگرت، ئەوە سرکەی ئەسڵیە. بەڵام ئەگەر ڕەنگەکەی خۆی وەرنەگرت، ئەوە سرکەی ئەسڵی نییە. ئەگەر سرکەیەکیش بۆن مەتۆ جاروێ 6 مانگ لە مارکێتەکانە دایەنیت، ئەمە نیشتنی پێوە نییە هیچ، بەڵام بەڕوونی بە خەسی ماوەتەوە. ئەو سرکەیش جێی گومانەوە ئەوە بە دەرمان خەسێ بێتەوە، ئەوەش ئەسڵی نییە. هەموو تەمەنەکان سرکە بەکارهێنن، هەرێکیەوە بە پێی جۆری نەخۆشیەکەی، لە مناڵ بەکارێت، لە ئافرەت بەکارێت، و پیر و هەموو تەمەنەکان بەکاریهێن بە پێی جۆری نەخۆشەکانیان، ئەلبەتە لەژێر ڕێنمایی پزیشکی بەڕێزە. من پێم وایە بە پێی فیدباکی ئەمە هەموو کەسێک زەرور سرکە بەکاربێنێت. نرخەکەی بە پێی کوالیتەکەی فەرقەکە. تۆ بتەوێت سرکەیەکی باش چەند مانگێکی دائەنی تاوەکو سرکەیەک بەڵێ بێگومان فەرقەکات. بەڵام من یەکش ئەڵێم دایمە کاتێک کە سرکە دروستەکەین، سرکە وەکو بازرگانیەک لێ نەڕوانێت. ئەمە عیلاجە، یعنی کەسێک کە زەرور نەبێ نایە سرکە بکڕێت. بۆیە ئەو کەسێک کە زەرورە سرکە دروستەکات وەکو بازرگانی لێ نەڕوانێت، وەکو عیلاج لێ بڕوانێت. سرکە ئەسڵ بێت کەس